سڵاوتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەنامێکی نوێ لە پامی تۆ لەگەڵتانام. ئێرە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە فیستیڤاڵی بەهار لێرە ساز کراوە کە نزیکەی 11 ڕۆژە خایەنێت. لێرە کۆمەڵێک بەرهەمی ناوخۆیی لەگەڵ کۆمەڵێک لە کۆمپانیەکانی دەرەوە هاتوون بەرهەمەکانیان لێرە نیشانی خەڵکەدەن و خەڵکیش ئەتوانێت بە نرخێکی کەمتر لە ئەو نرخێکە لە بازار ئافرۆشرێ لێرە بەرهەمەکانیان لێ بکرێت. ئێمە بۆ بینینی ئەو بەرهەمانی کە ناوخۆن و بەرهەمی دەرەوەن ئەچین خاوەن بەرهەمەکانە دوێنین و زانین لەسەر جۆری بەرهەمەکان نرخەکانە چیمان پێڵێن ئەوەش لەگەڵمانە بوو. بەرهەمی خۆماڵی تا چەندێک خەڵک ئیسیجابەی هەیە بۆ؟ وڵاهی بەشی خۆی ئەنی ئیسجابەیە بە بەرهەمەکان بەڵام زیادە خەڵک ڕۆکاتە هەرزانی جوێناتە کوالێتی بەداخۆ. وەکو پێشوازیەک بۆ مانگی ڕەمەزان ئێمە فیستیڤاڵەمان ساز کردووە تا بتوانن خەڵک پێویستەکانی ژیانی ڕۆژانەیان بۆ مانگی ڕەمەزان لێرە دەسەبەرکەن بە نرخێکی گونجاوتر لە بازار، ئەگەر زۆر هەرزانیش نەبێ بەڵام گونجاوتر لە بازار. ئەوانەی ئێمە بەروبوومەکانمان 100% سروشتیە. بۆ نمونە ئێستا شوشەیەک سرکەی ئێرانی کە دێ لەوانەیە بە 1000 دینارە یا بە 500 دینارە لیترێکیشە، لیتر و نیوێک بە 1000 دینارەوە ئێمە لیترێک بەرهەمهێنینی دین بە 8000. سڵاوتان لێبێت. سڵاو لە ئێوە و ڕێزیشمایەوەتان. بەرهەمەکانتان چین بەچە ئامانجێک بەژاریتان کردووە لەم جۆرە فیستیڤاڵە؟ وەڵاهی ئێمە لە ئێرانەوە هاتووینە خزمەتتان لە ئەساسی شامپو، ئسکین کێر، ئیسە بۆ دابەشی قژ، دابەسی پێس و دابەشی ناخون. معمەڵێکمان عەفوکەن معمەڵێکمان هەیە لە ئێرانە بڕندێکی بەناوی ژیان، بڕندێکی بەناوی نۆپرایت کە هەردووکیان هینی ئێرانن. کوالێتی ڕۆژەڵات و کوردی ڕۆژەڵاتی یاخود لە منتیقە فارسی هینی حکوومەتی ئێرانە. جیاوازی هەیە لە نرخەکانتان لەم جۆرە فیستیڤاڵانە لەگەڵ بازارێکی ئەتیادی کە لە دەرەوەیە؟ بەڵێ وەڵا ئێمە بە سعری معمەڵ لێرە ئەیدەینە خەڵک بەڵاوی ئەەکەینەوە و لە حینی فرۆشتنی ئەمانەیشا چۆن ئێمە لە 100% داشکاندنمان بووە. کرێمێکمان هەیە مثال وەکو چڵچی لە دەرەوە لە دەرمانخانەکانە بە 15000 ئێمە لێرە بە خەڵکی دەینە 8000. بە خەڵکی جاگاداریمان داوەسە چۆن فستیواڵێک بووە هاتوین بەس فقط ڕێکلام و معلوماتێکیان پێ ئەدەین. 100% داشکاندنتان کردووە لێرە؟ بەڵێ 100% داشکاندمان بووە. خەڵک چۆن دڵنیا بێتەوە لەوەی بەرهەمەکان ئەسڵین و ئۆریجیناڵن، یانی کاریگەری خراپیان نییە؟ وەڵی من چۆن بە عنوانێکی دکتۆرێکی عمومی پێست و جوانکاری لە خزمەتانام هەم دابەشی قژ، دابەشی پێز معلوماتیان پێ ئەڵێن و لە لای ئەمانە وەکو عەفوکەن ئێمە لە ئێرانە کوالەتی کۆنتترۆڵێکمان هەیە یا فەحسێکێ سیبی سڵامەتی پێ ئەڵێن. ئەوانە بە خەڵک ئاگاداریایەوە ئەسڵەکانمان لەگەڵی تەقلیدەکانمانە لێرە ئەمانی هەیە. معلوماتی وا داخوازی بێ لە حەدی خۆمانە پێیان ئەڵین بە خەڵک ئاگاداریشیانەکەینەوە ئینشەڵا مشکڵێکی نەبێت. کاگرامیان سڵاوتان لێبێ، ئاماژتان لە بەشداریکردن لەم فیستیڤاڵانە چیە؟ بەڵێ سڵاو ڕێزی ئێمەش بۆ ئێوە، ئێمە لە شاری سنەوە هاتوین. ویسمان کەلەپوری کوردەواری بێنین بۆ سلێمانی، هەرچەند کە سلێمانی خۆی هۆڵی ڕۆشنبیری و مەهدی ڕۆشنبیریە لە کوردەواریدا. ئاماژمانەوەیە کە ئیشی دەست لە شاری سنا کە ئێمە لە شاری سنەوە هاتوین، هەمووی ئیشی دەستی خۆمانە لێرە بتوانین برەوی پێ بدەین. وەکو زانین شاری سنە لە ڕۆژەڵاتی کوردستان بە شاری فەرەنگ و هونەر ناسراوە. ئەمەی بزانم نرخەکانتان لەم فیستیڤاڵەیە جیاوازی هەیە لەگەڵ نرخێکە لە بازار ئایفرۆشتەوە؟ بەبێشک وایە ئێمە بۆ نمونە تاوڵەمان هێناوە، تاوڵەکە ئیشی خۆمانە بەهۆی ئەوەی کە ئیشی دەستە گومرکمان نەدا و گومرکمان لێمان وەرنەگرتووە. قیمەتی شاری سنە لەنێو شاری سنە چۆن هێن لێرەی شواداێنین بۆ خەڵک. قیمەتی شاری خۆتان؟ بەڵێ بەڵێ وەکو وایە جەنابەت بیت لە شاری ئێمە ئەو شتە وەربگریت و بیبیتەوە، یان کڵاشەکان کە لە نۆچەی هۆرامان و هێناومانە ئەگەر خەڵکی سلێمانی بڕۆن لە نەوچێشە هەر بۆ پارەیە وەریەگرن کە ئێمە لێرە ئەیدەن بە خەڵک. ئێوە
یەکێک لەو جوتە کلاشانە بە چەنێکە فرۆشن بە کەسێک کە داوای بکە بە پێ کوالیتی فەرخەکە کلاشمان هەیە ژێرەی زۆر پەڕۆی تازەیە ڕێزچنراوە پارەکەی زۆرە لەسەرەوە لە ئێمە لە 20,000 هەستمان تا 100,000 بە پێ کەیفێتی ئەو کلاشە کە چۆن جوانکاری لەسەری کریا بێت و ئیش کرا بێت فەرخەکە قیمەتەکەی. لە فیسیڤاڵی بەهار ئێوە بە ئەم بەرهەمانتان بەشداریتان کردووە بەرهەمەکانتان چین و ئاماژتان چی؟ زۆر باش ئێمە کۆمپانیای گڤین ئەو ماوەی 2 ساڵە بەرهەمی براندی سینەری بەریتانیمان هێناوە براندێکمان هێناوە کە تەواو سروشتیە تەواو لە مادەی چای دروست کراوە ئامانجمان ئەوەیە کە بەرهەمێکی فول کوالیتی بخەینە بازاڕەوە وەکو هەندێک لە کۆمپانیاکانی تر ئامانجمان تەنها دەستکەوتی قازانج نێ لێرەیە کۆمەڵانی خەڵک براندێک بەکاربهێنن مادێک بەکاربێنن کە مادەی سروشتیت یا بە مادەی شیماییتیانە بێت لە تاوی جیهانە ئینسان بەرەو ئەوە ڕابەت بە تەبیعی کە موادی سروشتی ناتشراڵ بەکاربێنێ هەبڵ بەکاربێنێ سینەرەش خۆی لە ئەو موادانەیە بینێتەوە کە پارابینی تیانە زەرری بۆ خەڵک نییە و کۆم پێشانگاش کە من بەشداریمان کردووە بەجددی دەرفەتێکی زۆر باشە بۆ خاوەن کۆمپانیەکان بۆ ناساندنی بەرهەمەکانیان و دەرفەتێکی باشیشە بۆ کرێرانەی کێنە ئێرە بکە بە سەعرێکی جوملە لێرە شتەکانیان دەست بکەوێت ئەوەی کە باسەکرد نرخەکانتان جیاوازی هەیە لەگەڵ ئەو نرخانی کە لە بازارە فرۆشتێت بڵێ حتمما جیاوازێکی زۆری هەیە چونکە لێرە ئێمە لە 120 دیسکاونتمان کردووە بۆ ئەوەی ئامانجی ئێمە لێرە ئەوەیە بەرهەمەکانمان بناسێنین بە خەڵک چونکە حتمما بۆ خێرکردن لێرە نین ئێمە بە هەر چەندێک براندەکە بفرۆشین ئەو مەسروفاتەمان بۆ دەرناهێنێتەوە کە لێرە کردومانە بەڵام کۆمپانیەکان زیاتر کە لێرن بۆ ناساندنی بەرهەمەکانیان لێرن چونکە کۆمەڵێک خەڵکی زۆر ڕوەکاتە ئێرە ئامانجی شەریکی ئێمەش وەکو سینەرە کە مادەیەکی کە براندێکی سروشتیە تاکە پلانمان ئەوە یەک ئایتم بنێرینە ماڵێکەوە دوای خۆی ڕیکلامان بۆکات چونکە ئەوەندە سوودی هەیە ئەوەندە ئیسفادەی لێ ئەەکەن بۆیە وەکو ناسانن ئیشی ئێمە و پلانی ئێمە لێرە ئەوەیە زۆرترین مواد زۆرترین ئایتمی خۆمان بین بە خەڵک بۆ ئەوی بەکاری بهێنێ لە ئاخیرا بزانێت کە چ جیاوازێکمان هەیە لەگە براندەکانی ترە ئێمە بۆ بەشداریمان کردەوەی بتوانین بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیاکەین و خۆمان بە هاوڵاتیان بناسێن ئایتمەکانمان زیاتر بناسن زۆر باشە ناوی کۆمپانیەکەتان دۆلفینسیە ئەو بەرهەمانەی هەتانە چی و چی؟ بەرهەمەکانی ئێمە بریتین لە پاقلەمەنی و برنج و نیسک و نۆک و فاسۆلیا و چاو و پاکەرەوەکان زۆر باشە این بابەتی خواردەمەنی و پاکەرەوە پاکەرەوە بە گشتی خواردن و پاکەرەوەش زۆر باشە جیاوازی بەرهەمەکانی ئێوە لەگەڵ ئەو بەرهەمانەی ترکە لە بازاڕا فرۆشتێت چییە؟ بە کوالیتەکەیە کوالیتی و زۆر دەرەجەیەک کەکەین ئەم براندەکانی خۆمانەوە بە کوالیتی دەرەجەیەک خزمەتی هاوڵاتیانی خۆمانەکەین زۆر باشە نرخەکانتان لەگەڵ ئەو نرخانی کە لە بازاڕا فرۆشتێ لە چ ڕۆیەک و جیاوازی هەیە ئایا شتەکانتان لێرە هەرزانترە یاخود جیاوازیەکەی لە نرخەکانیان لێرە نرخەکانمان نرخی کۆیە بە نرخی گشتی و بە جملە لێرە نرخەکانمان پێشکەشی هاوڵاتیانەکەین ینی نرخەکە لێرە کەمترە هاوڵاتی بە کەمتر دەست بەڵە بە نرخی جملەیە زۆر باشە بۆچی بەشداریەکە لەم جۆرە فیستیڤالانە ینی یاخود بۆ ئاماژتان چێ لەوەی هاوڵاتی بێ لە نزیکەوە شتەکانتان ئامانجمانوێ هاوڵاتیانی بەڕێز زیاتر ئایتمەکانمان ناسن بۆی زیاترین ئەوانەی کە ناشێن ناسن ئایتمەکانی ئێمە پێی ئاشنا بن و بیناسن و بەکاری بێن. بەرهەمی خۆماڵی تا چەندێک خەڵک ئیسیجابەی هەیە بۆ واللهی بەشی خۆی ئەنی ئیسجابێ بە بەرهەمەکانمان بەڵام زیادە خەڵک ڕۆکاتە هەرزانی گوێناتە کوالیتی بەداخۆ وەکو پێشوازیەک بۆ مانگی ڕەمەزانێ من فیستیڤاڵمان ساز کردووە تا بتوانن خەڵک پێویستەکانی ژیانی ڕۆژانیان بۆ مانگی ڕەمەزان لێرە دەسەبەرکەن بە نرخێکی گونجاوتر لە بازار ئەگەر زۆر هەرزانیش نەبێ بەڵام گونجاوتر لە بازار ئەوانەی ئێمە بەروبوومەکانمان 100% سروشتیە بۆ نمونە ئێستا شوشەیەک سرکەی ئێرانی کە دێ لەوانەیە بە 1000 دینارە یا بە 500 دینارە لیترێکیشە لیتر و نیوێک بە 1000 دینارەوەی ئێمە لیترێک بەرهەم هێنینی دین 8,000 ئەزان کاگمەروان بەرپرسی ڕاگەاندنی کۆمپانیای ئەتلەس ئەسیلە کە سەرپەرشتی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیەکە فیستیڤاڵی بەهار بۆ هەرزانی نرخ ئێمە ئێستاوە دوێنیم زانین جیاوازی ئەم نرخانی لەم پێشانگای و لەم فیستیڤاڵە هەیە لەگەڵ ئەوان دیکایە چەند کاگمەروان سڵاوی
سڵاو لە بەڕێزیشتان. زۆر سپاس کاک مروان جیاوازی نرخەکان لەو شتانی کە لێرە عرض کراوە لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە بازاڕ هەیە چی؟ لە ڕاستیان فیستیڤالە بە کۆی 1970 زیاتریش لە کۆمپانیا و بەرهەم بەشدار بوون لە نێو دووەمین فیستیڤاڵی بار. ئەوەی گرنگی زۆر گرنگە لامان لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی بەسەرچۆنی بەرواری بەرهەمەکانەوە جگە لەوەش داوامان لە کۆمپانیەکان کردووە کە ئۆفرێک هەرزانی پێشکەشی کڕیاران و هاوڵاتیانی خۆشەویستەکەی کە بە دڵنیاییەوە فەرقی هەیە لەگەڵ بازار چونکە کڕیار و هاوڵاتی لێرە لە دەستی یەکەمەوە کاڵاکڕن واتە تۆ لە بازار لە دوکانێک لە شوێنێکی کڕە بەڵام ئەم لە دەستی یەکەمەوە هەم کاڵاکە بە تەواوی ئەناسێ هەم جۆری کاڵاکە هەم لە ڕووی کوالێتیەوە هەم لە ڕووی هەرزانی نرخیشەوە ئەمە ئۆفرێکە تایبەت بەوەی کە وەکو پێشوازیەک بۆ مانگی ڕەمەزانێ من فیستیڤاڵەمان ساز کردووە تا بتوانن خەڵک پێویستەکانی ژیانی ڕۆژانیان بۆ مانگی ڕەمەزان لێرە دەسەبەرکەن بە نرخێکی گونجاوتر لە بازار ئەگەر زۆر هەرزانیش نەبێ بەڵام گونجاوتر لە بازار. دەستان خۆش بێ بەرهەمە ناوخۆیەکان تا چەند لە پێشانگاکە بەشداریان کردو بۆ ساختنەوەی بەرهەمەکانی؟ بەداخەوە لە کوردستان بەگشتی ئەوەندە بەرهەمی بیانی و ئەوەندە براندی دەرەوەی وڵات ئەبینرێ ئەوەندە بەرهەمی ناوخۆیی بەدی ناکرێ ئەویش هۆکاری ئەوە نەبوونی کارگەی خۆماڵی زۆر لە ناو ئەم وڵاتە نەبوونی شەریکاتی گەورە بۆ بەرەمێنانی بەرهەمە ناوخۆیەکان هەمومان ئاگادارین لە وەز و حاڵی کە خەڵکی تایە و ئەوە کاری حکوومەتە کە زۆر گرنگیدا بەوەی کارگە زۆر بکە کۆمپانیا زۆر بکە بۆ بەرەمێنانی بەرەمی ناوخۆی ئێمە زۆر گرنگیماندا بەوەی کە ئەو کۆمپانیانی بەرهەمی ناوخۆی بەرەمێنن بەشدار بن لێرە بەڵام کەمترە بەڕاستی لە چاو براندە ئێرانی و تورکی و وڵاتە عەرەبیەکان و براندە ئینگلیزیەکان بەڵام تا ڕادەیەک بەرهەمی ناوخۆییشی تایە و کاری دەستی تایە و زیاد لە چەند کۆمپانیایەکی ئێرانی لێرە بەشدارن 62 ژووریان هەیە لێرە کە ئەوان هەندێکیان بەرهەمی خۆماڵی ناوخۆی خۆیانیان هەیە وەکو ئیشی دەستکرد و مەجموعەیە کاڵایتر کە ئەمانە هەر لەسەر بەرهەمی ناوخۆی ئەژمارەکرێت. سڵاوتان لێبێ دەمەوێت لێ بپرسم بە چ شەریکێک چ بڕندێک بەشداریان کردووە و ئامانجیان چێ لەم جۆرە پێشانگایە؟ شو اسم الشركة تبعكم وشو الهدف من جيتكم لهون؟ السلام عليكم، ترحب بكم المشاهدين الكرام. اساسا يعني اساس الشغل مهرجان يبيع الاغراض ارخص من سوق بكل الدول موجود، يعني هذا انترناشنال وهذا فيستيوال يعني يبيع الاغراض اكثر ارخص من سوق. احنا اجينا من ايران للشغل فضه، إن فضه، إن طبلو ثجار، إن زعفران، ويبيع هذا الاسعار ارخص اسعار مثل اسعار الايران. وتی ئێمە هاتوین بۆ ئێرە بازارەکە ئەم نرخەکانی لەسەری نرخی ئێران ئەچێ و وەک بازاری ئێران نرخەکانی هەرزانە وەکو ئەوانە گران نییە. جیاوازی هەیە لە نێوان نرخێکی ئێرە کە لەم فیستیڤاڵە بەشداریان کردو لەگەڵ نرخێکە لە بازاڕایە؟ في فرق ما بين اساسا انا اقول لك يعني لازم هذا بكل دول موجود، يعني انتم تريد يبيع البضاعه ارخص، لازم هذا فيستيفال بكل العالم، واكيد اذا ما ارخص ما يجي الجمهور. واساسا احنا بالشركه يعني خصمت تقريبا 20% اسعارنا، مو احنا كل هذا مهرجان كله يبيع الارخاص، اسعاره ارخص واجمل. فبيستيد يعني امان هرزان ترى وكل بازار نرخكي. بيستي داشكان نعم وغير هذا الشغل يعني لازم كل الشركة يبيع هذا البضاعات رخيص. غير هذا إن بضاعات الحلو جديد، يعني جديد نزلت بالسوق، إحنا يبيع هذا بضاعة بالعالمية. برهمكان ما انتظيا لجهانا ونرخكاني شي هرزانة ومعكم. سڵاوتان لێبێ. عليكم السلام، سلامت بین، ممنون، سپاس. بۆچی بەشداریتان کردو لەم جۆرە فیستیڤاڵانە؟ ئایا قیمەتەکانتان لەگەڵ قیمەتی ناو بازار فەرقی هەیە؟ 100% فەرقی هەیە. ئیمە ئەو سەرە سەری شەریکەیە، هەتا لە دوکانەکانش کەمترە. لە دوای ئەوەیش چون ئێمە لە ئێران و هاتوین تمەن دابەزیوە، دۆلار و دینار چۆتە سەرە و
خراپ نییە باشە بەس هەندێک کە سەرۆشت قورفەکان زۆر گرانە لە چاوی ئیمە بە پێ ئەو جەمعیەتە تقریبان زۆرە لە دوای ئەوە بەس فستیواڵەکە کوالەتی خراپ نییە ینی ئەوەی خەدەمات و چشان خراپ نییە باشە ڕێکڵاماتی لە ناو شار ناو تەلەڤیزیۆن زۆر باش بووە زۆر باشە کوالەتی ئیشەکەی ئێوە لەگەڵ بەرهەمەکانی دیکە جیاوازی چییە؟ زۆربەی شتەکانمان تقریبان نوێی هاتە مەسڵان ئەو دووشاوانە یەکەم جاراتوە سێ دووشاو تێکەڵاومان هەیە بۆ نمونە دووشاوی تومان هەیە دووشاو ترێمان هەیە مەسڵان ئەو تاینە ئەو ڕاشیە برژاوەکەیە مەسەڵان هەڵوای بێشەکمان هاوردووە لەگەڵ خۆمانە ئەو شتانە معرفیەکەین بە خەڵک ئیشەڵە خەڵک بتوانێت شتێکی سوودەمەنی بۆ جسمی بیخوارێت کاتە ئەم شتانە بەشێکیان نوێن ینی تازە هاتوونەتە زۆربیان نەفوسیان نەبووە تازە هاتووە بۆ یەکێن معرفی بکەینە خەڵک چیشی تازەش بتوانێت بیخوارد نە یەکسەر تکرار. بەرهەمەکانی ئێوە چین و ئاماژتان لە بەشداریکردن لەم جۆرە فیستیڤاڵانە چێ؟ بەشەشی بە خێراتنتانەکەم بەرهەمەکانی ئێمە خۆی بینێتەوە لە بابەتی شکیرەمەنی بە شێوەیەکی سەرەکی کە بریتین لە موادی شەریکی پگای ئێرانی لەگەڵ نازەی تورکی زائدەن کۆمەڵە شتی ترۆک و معلەباتۆ بیبەر و زەیتون و دۆشاوە ڕاشی و ئەو نەواشتانێ بەعام هەموو شتەکانمان خواردەمەنین بەڵێ کاتی ئێوە بەشداریکن لەم جۆرە فیستیڤاڵانە جیاوازی نرخەکانتان لەگەڵ نرخی ناو بازاڕە چێ؟ بەڵێ ئێمە جیاوازەکەی ئەوەیە بە نرخێکی هەرزانتر لە بازار ئەیگەێنێن دەستی کڕیارەکان بەوەی کە لە خوار نرخی تەنانەت تەوزیعاتی خۆشمانەوە کە تەوزیعێکن بەسەر مارشێت و سۆپەرمارکێتەکانی ناوشار هەوڵمان ناوە بەشێک یعنی تۆزێک کەمتریش بێ بەو نرخە کە مەبی گەیەن دەستی کڕیارەکان و ڕاستەوخۆ لە دەستی یەکی وەربگرن نەک لە دەستی دوی وەربگرن. زۆر جار هاوڵاتیان گلەی لەوەکەن کاڵێن ئەو موادانەی کە ئەو بەرهەمانەکەی دەرەوەن موادی حافیزەیان تیا یاخود موادی تایە کە بۆ تەندروستی باش نییە ئێوە قسەتان چیە لەسەر ئەم شتانە؟ خۆی ڕاستی ئەوە باشترە کە کەسێکی ڤێرتەرەری قسە لەسەر ئەو شتە بکات چونکە من معلوماتم نییە لەسەر بەڵام عادەتەن ئەم شتانە ئەبێ هەنێکی موادی حافزەی تیابێ بۆ ئەوەی زیاتر بەرگە بگرێ بەڵام بەعام شتەکانی ئێمە باسی شتی خۆمان بکەم لە کواڵیتێکی بەرزان هەر شتەکانی پگا شیعاری ئەوەیە زامنی تەندروستی ئێوێ ئەمە بۆ خۆی ینی گرنتێکی باشە بۆ کڕیار کە بتوانێت شتێکێتە وڵاتەوە لە کوالیتی کۆنتترۆل دەرەچێت ئەنجا ڕێگە هەمویان لە کوالیتی کۆنتترۆل دەرەچن فەحسەکرێن لەسەر سنوورەکان و زائدەن لێرەش دیسان فەحسی تەندروستی بۆکرێتەوە و هەتاوەکو دەرنەچێت لە فەحس ئێمە ناتوانین یەک عەدەدیشی لێ بفرۆش. بەرهەمی خۆماڵی تا چەندێک خەڵک ئیسیجابەی هەیە بۆ واللهی بەشی خۆی ئەنی ئیسجابەیە بە بەرهەمەکانمان بەڵام زیادە خەڵک ڕۆکاتە هەرزانی جوێناتە کوالێتی بەداخۆ وەکو پێشوازیەک بۆ مانگی ڕەمەزانێ من فیستیڤاڵەمان ساز کردووە تا بتوانن خەڵک پێویستەکانی ژیانی ڕۆژانیان بۆ مانگی ڕەمەزان لێرە دەسەبەرکەن بە نرخێکی گونجاوتر لە بازار ئەگەر زۆر هەرزانیش نەبێ بەڵام گونجاوتر لە بازار ئەوانەی ئێمە بەروبوومەکانمان 100% سروشتیە بۆ نمونە ئێستا شوشەیەک سرکەی ئێرانی کە دێ لەوانەیە بە 1000 دینارە یا بە 500 دینارە لیترێکیشە لیتر و نیوێک بە 1000 دینارەوە ئێمە لیترێک بەرهەمێنینی دین 8000. سڵاوتان لێ سڵاوی جان بەخێر بێت. ئێوە بە چ بەرهەمێک بەشداریتان کردووە لێ؟ بە بەرهەمیشی دەمەنی بەشداریماکە و بەرهەمیشی دەمەنی جوانڕۆ. شوێنی کارگاکەتان لە وڵاتی ئێرانەوەیە؟ نەخێر لە ناو سلێمانیە لە شێلەسپی لە ناو سلێمانی بەرهەمی خۆماڵی. باشە بەرهەمی خۆماڵی تا چەندێک خەڵک ئیسیجابەی هەیە بۆ؟ واللهی بەشی خۆی ئەنی ئیسجابەیە بە بەرهەمەکانمان بەڵام زیادە خەڵک ڕۆکاتە هەرزانی جوێناتە کوالێتی بەداخۆ ینی بردەوە دەخەریکە خەڵکاکەتوی کە گوێباتە کوالێتی بۆی کە سیحەتی باش بێ. کوالەتی شتەکانی ئەوە لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە دەرەوەیە بەتایبەتی وڵاتی ئێران کە هێتە وڵاتی خۆمانەوە
چ جیاوازێکی ئمە بەرهەمەکانمان شیری فرێشی خۆماڵیە یعنی هیچ موادێکی حەفز لە بەرهەمەکانمان نییە وڵا ئەو شوێنانەی کە دێت نەواتیە موادی حەفزی دیان چکە ماوەیەکی زۆر هەڵەگیرێ بەرهەمەکانی ئێمەش ماوەیان کەمە ئەو هەموو بەرهەمەی کە لە وڵاتانی کەوێتە وڵاتی ئێمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ساختکردنەوە بەرهەمەکانی ئێوە کەمتان زۆر هەیەی لەبەرەوەی خەڵی ئەمڕۆ بەپێ ئەم قەرانەکە هەبووە ئێستا خەڵک نەگەشتێت کە شتێکی ینی بە شتێکی وە شت بکرێتەوە زەگران بێ هەرێگرێتەوە نەوە جای تشتی وەڕەوەتەوە ئێستا فەرم ئێستا مانگی پێنجە خەڵک وا بەرە مانگی پێنج خەڵک مانگی دوو مەعاشوەرەگرێ ناگاتە سەرەوەی کە شتێکی گرام کرێ بڵێ بۆی پارەی بمێنێتەوە بەرهەمەکانی ئێوە لەم جۆرە فیستیڤاڵانە لەم جۆرە پێشانگایانە تا چەندێک خەڵک حەزی پێکا کە بەکاری بهێنە یان ئیسیجابەی خەڵک بۆ ئەوەی شتەکانتان نزیکەوە ببینێ تا چەندێک بەڵێ بەتاکید بەشی خۆی ئیسیجابی خەڵک هەیە کە بۆی کاڵێ مەشتەکانمان فرەشەوە تامی ئەەکەن جیاوازە لەو بەرهەماندر کە هەیە بۆی لەوەڵ ئێران تووشەوە دێ خەڵک حەزی لە شتی فرێشە بەتاکید هەموو شتەکان شتی تازاوە کە ماوەیەک حافزی دیانە بێ خەڵک زیاتر جووا دەخۆی تەندروستی خۆی مەش بەرهەمەکان ماهمی فرێشن و هیچ مادێک حافزە بەرهەمەکانمان نیە مامەسڵاو لێبێ ئەو بەرهەمانی کە تۆ هەتە بەرهەمی خۆماڵین یاخود لە دەرەوە هاوردەیەەکەن یاخوا بەخێر بێن جاری پێشێکی بەخێراتنی کەناڵەکەدانەگەین و مەمنونیتانین خۆماڵیشمان هەیە و ئیدەرۆشمان هەیە خۆماڵی ئێمە خەڵقی چارباژەرین دەی هەڵوان خۆمان هەنگەوانین هەنگوینی خۆمان هەیە ئەسلی ئەرزێکم کەشکمان هەیە ڕۆنی کوردیمان هەیە ئەمە خۆماڵین ئەمانە خۆتان دروستیەکەن لە دروستیەکەن ماڵی خۆمانە ئەرزی جەنابێکم گوێزمان هەبوو بە گوێز ئێستا گوێزی خۆمان نەماوەسە گوێزی چینیمان پێ نرخەکانتان چۆنە هاوڵاتی ئەتوانێت بیکرێت مشتریمان زۆرە ئاوڵاتی لێمان رازیە مێوژمان هەیە سێ نوع مێوژمان لایە لە دوو میلیۆن لامانە بۆ پێنج بێناو بە 5,000 لە بازارە بە 6,9 ئەرزی بە خزمەتێکم گوێزمان لایە خەڵک زۆری لێ رازیە و مشتریشمان زۆرە لەخوا بەزیابێ ینی نرخەکانتان گونجاوە بۆ خەڵکی لەم خەیرانەداران بەگلینی خەڵک لێمان رازیە لەخوا بەزیابێ و نرخەنیشمان لەگەڵ بازارە زۆری فەرق کاک سەر سڵاوتان لێبێ ئێوە وەکو کارگەی بەهار بەشداریتان کردو لە فیستیڤاڵی بەهار بۆ هەرزانی نرخ بەرهەمەکانی ئێوە چی بەرهەمەکانی ئێمە پێشەکی بە خێراتتانەکەین سەرچاو سرکەیە زۆربەی کارگەی سرکەی بەهار سرکەی سێوە سرکەی زەنجەبیلە ترێ خورما زیاتر بەروبوومەکانمان سروشتی هەمویان شتانە لە وڵاتی خۆمان لە هەرمی کوردستان بەرهەمی هەیە بەڵێ کارگەکەمان لە سلێمانی لە گەڕەکی ڕاپەڕین تر سێوەکەش بەروبوومی خۆماڵی لە وەرزی هاوین کە پێیەگا سێوەکانە کڕین و خەزنەکەین سرکەکەی لێ دروست دەکەین زۆر باشە نرخەکانتان لەگەڵ ئەو نرخانی کە لە بازاڕی فرۆشتنی جیاوازی چێ جیاوازیەکەی ئەوەیە لێرە بە سعری کۆی فرۆشین بڵێن کە بە تاکی ژەی فرۆشین هەر بە نرخی کۆیە هەرزانترەی فرۆشین لە بازار تا خەڵک ئاشنا زیاتر ئاشنا بێ ئیسفادەی لێ بکات زۆر باشە خەڵکی هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە بەرهەمی ناوخۆیەدا بەنومن ئەم شتانەیەوە واللهی تا ڕادەیەک زۆر پێی ئاشنا نەبوون زۆر پێی ئاشنا نەبوون بڵێ شتە مەحەلیەکانە کڕنێستا سرکانی تر هەیە لە بازاڕە ئێرانی و تورکی و ئەوانە هەیە شتێکی تازەیە بڵێنەوەی مە تقریبان ساڵێکە بەڵام ئەوەی کە یەکجار بیبا و سوودی لێ وەرگێت دێتەوە بێت باشە ئەو سرکەی کە ئێوە بەرهەمێنن و بەرهەمی خۆماڵێ لەگەڵ ئەو بەرهەمانی کە لە وڵاتی ئێران یان تورکیاوە دێتە وڵاتی خۆمان چ جیاوازێکی هەیە جیاوازەکەی زۆرە ئەوانەی ئێمە بەروبوومەکانمان 100% سروشتیە سایمە دەرگای کارگەمان لەسەر پشتە کۆلێژەکان خوێندنگاکان زۆر جاردێن قوتابخانەکان بۆی بیبین بزان چۆ بەرهەمێن بەڵێ دێن فێریانەکەین ئاوا بەهرەم دێ 100% سروشتیە بۆ نمونە ئێستا شوشەیەک سرکەی ئێرانی کە دێ لەوانەیە بە 1000 دینارە یا بە 500 دینارە لیترێکیشە لیتر و نیوێک بە 1000 دینارەوەی ئێمە لیترێک بەرهەمێنی دین 8,000 1 لیتر سروشتیە 100% ئەیتر سوودی زۆرە بەس ئەوەی تر نازانیت ئەوەی کە لە ئێران و لە تورکیاوە دێ سروشتی و نییە سەناعیە ئەوە بینیتان کۆمەڵێک لەو بەرهەمانە بوون کە لە فیستیڤاڵی بەهار نمایش کرا بوو کە بەداخەوە زۆرێک لە بەرهەمەکان بەرهەمی دەرەوە بوون بەرهەمی ناوخۆیی کەمترسیا بوو کە بۆکو وانیشی کە بەرهەمی ناوخۆی بوون گلەی لەوان نەکرد کە هاوکارێکی باش ناکرێن تاوەکو بتوان بەرهەمەکانیان گرنگی پێ بدەن و زیاتر بەرهەمەکان لەو هاوڵاتیانی
ناوەرێمی کوردستانە بڵاو بێتەوە ئەوانش کە بەرهەمی دەرەوە بوون باسان لە کوالەتی ئیشەکەی خۆیانە کرد و ئەو نرخەی کە لێرە ئەیفرۆشن لە نرخی ناوبازار کەمترە بۆیە هاوڵاتی ئەتوانێت لێرە لە دەستی خودی کۆمپانیەکە وەریگرێت و هەر پرسیارێکیش لەسەر کوالێتی و ئەو بەرهەمەی کە ئەو کۆمپانیا یاخود ئەو شەریکەیە لێرە ئەیفرۆشێت پرسیارەکانی بکات ئەگەر لە شتێک بە گومان و یاخود پرسیارێکە بوو لەسەر کوالەتی جۆری ئەو بەرهەمەی لێرە ئەیکرێت. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.